سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ خۆشحاڵی خۆی سەبارەت بە پەسەندکردنی بەرنووسی چاودێری تەندروستی لەلایەن ئەنجومەنی نوێنەرانەوە دەربڕی و دەژڵێت دڵنیایە کە سێنێتیش پەسەندی دەکات. ترامپ لە دەمێکدا لە ڕۆزگاردنی کۆشکی سپی یاسادانەرانی کۆماری لە دەوری بوون ئەو یاسای بیمەی تەندروستی ئۆبامای بە کارەسات ناوزەت کرد و گوتی پێوایە پلانەکەی خۆی تایبەتمەندی بەرچاوی هەیە. ئەو پلانێکی مەزنە پێم وایە لە ئەمەش باشتر دەبێت و بە هەڵە دامەچن ئەمە پوچەڵکردنەوەی بیمەی تەندروستی ئۆبامایە و جێگای دەگرێتەوە بەهڵە دامەچن پێم وایە لەمی گرنگتر پارەی ماگانەی بیمەکە کەم دەبێتەوە. ڕێبەرانی ئەنجومەنی نوێنەران بەم دەنگدانە بوون بەهۆی سەرکەوتنێکی گەورەی سیاسی زیاتر لە مانجێک دوایەوەی کۆمارەکان هەوڵیاندا ئەم بەرنووسە پەسەند بکەن بەڵام شکستیان خوارد. ئەم دەنگدانە بەڕاستی پارتی کۆماری یەکگرتوو کردووە لەوەش زیاترە دەرەنجامەکەی پەسەندکردنی پلانێکی یەکجار باشی بیمەی تەندروستیە دوای ئەمە پلانی باشدانان دەخینە ڕوو کە لە مێژوودا دەبێتە هەرە باشدانێکی کەم واتە لە سەردەمی دۆناڵد ڕیگنەوە ئەوە گەورەترین کەمکردنەوەی باش دەبێت. بەڵام ئەم پەسەندکردنی بەرنووسەکە لە ڕۆژی پێنجشەممەدا وای کردووە کە گەلێک لە سێناتۆرانی دموکرات بە توندی ڕەخنەی لێدەگرن و چاوەڕوانی دەکرێت گۆڕانی زۆری بەسەردا بێت. ئەوان بە پەلە دەیانەوێت بەرنووسەکە پەسەند بکەن. دەزانن بۆچی؟ چونکە شەرمەزاری بەرنووسەکەیانن. ئەوان دەزانن ئەگەر خەڵکی ئەمریکا تەنانەت چەند ڕۆژێک دەرفەتیان هەبا بیبینن ئەوان چیان ئەنجام داوە خۆپیشاندانیان لە پێش ئافیسەکان لەسەر شەقامەکان ئەنجام دەدا. ئەو کات وەک بەرنووسەکە یەکەمی بەسەردەهات ئەویش لە ناوچوو. سناتۆر شمر خەڵکی دڵنیا کردەوە کە ئەم بەرنووسە لە سێنێت پەسەند ناکرێت. بۆیە دەمەوێت لە یەک بابەت دڵنیاتان بکەمەوە دیموکراتەکان لە سیناتدا لە دژی بیمەی تەندروستی ترامپن نەک 45 نەک 46 نەک 47 بەڵام هەموو 48 سناتۆرەکە لە بەرامبەر بیمەی ترامپدا هەڵوێز دەگرن چونکە زیان بە دەنگدەرانیان دەگەیەنێت. ئەو لەم پەیوەندیەدا داوای کرد کە هەموو لایەک یەک بگرن. ئەگەر ئێمە یەکگرتوو بمێنینەوە دیموکراتەکان لە ئەنجومەنی نوێنەران و سینات و هەروەها خەڵک کە نوێنەری باشی ئێوەن بەرنووسی بیمەی تەندروستی ترامپ قەت ڕۆژی ڕووناک نابینێت هەرگیز نابێتە یاسا هەر بۆیە پێکەوە کار دەکەین بۆ ئەوەی بیمەی تەندروستی ئۆباما ڕابگرین و باشتری بکەین. نانسی پێلۆسی لە بەرامبەر ناڕەزامەندی دەربڕین بەرامبەر بە پەسەندبوونی بەرنووسەکەدا داوای کرد زیاتر سرنج بدرێتە کاری ئەندامانی کۆنگرێس. ئەمە دەرفەتێکی مەزن بۆ ئەزمون وەرگرتن لە مافەکان و بەرپرسیارەتی مەدەنی بۆ ئەمریکایە. گەلێک کەس نازانن ئەندامانی کۆنگرسیان کێیە ئەوان ئەوە تا لێرە دەزانن سیناتۆرەکانیان کێیە بەڵام ئەندامەکانیان ناناسن ئەوان بۆیان دەردەکەوێت داخوا ئەگەر دەنگیان بۆ ئەو ئەندامانە داوە مانای ئەوەیە خەرجیان بۆ زیاد بکەن باشدانەکانیان بکەنەوە بە هیچ و 24 میلیۆن کەس بەبێ بەش لە بیمەی تەندروستی بکەن. لەوەش زیاتر ئەو جەختی کردکان بیمەی تەندروستیە وا دەکات میلیۆنها کەس لە کرێکارانی ئەمریکا بیمەی تەندروستی ئێستایان وا تا بیمەی ئۆباما لە کیس بدەن. ئەوە بەرنووسی یاسایی بۆ تەندروستی نییە ئەو بەرنووسی باشدانە بەڵام وەک بەرنووسێکی تەندروستی دەستنیشان کراوە بۆ ئەوەی گەورەترین سەرۆت و سامان لە بنەماڵەکانی کارگەر بۆ خەڵکی هەرە دەوڵەمەند و کۆمپانیەکان لە وڵاتەدا بگوێزنەوە. هەر بۆیە ئەوان دەیانەوێت ئەو کارەی ئیستا بکەن کە بتوانن بەرنووسی باشدانیان پەسەند بکرێت. ئەو بەرنووسار وەها دەبێت سێنێتی ئەمریکاش پەسەندی بکات کە سێنێت مسۆگەرە گۆڕانی زۆری دەبێت بەسەردا بێت. سەلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا.